ئەو هەوڵانەی خەڵکی خاوەنکار و سەرمایه‌دار و دەوڵەمەندەکان و خێرخواز بەرز ئەنرخێنین و لەگەڵ ئەوەیشا دەستگای مرۆیی مام سەردانی گەرمیان و ئیدارەی گەرمیانیان کرد کۆمەڵێک کۆمەکی پێویستی ئەو کاتیان لە دەستکێش و دەمامک و جڵ هێنایە سنووری ئیدارەی گەرمیان بۆ ئەوەی بتوانن خزمەتێک بە خەڵکی گەرمیان و سنووری ئیدارەکە بکەن جێگەی پێزانین و دەستخۆشیەوە بڕیاریاندا لەو تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە کۆمەکێکی باش بکەن لە ڕووی کەرەستە و کەلوپەل و تەواوکاری نەخۆشخانەکە دیارە دوێنێ بەشێک لەو کەرەستانە گەیشتووە و ئێمە لە ئیدارەی گەرمیان سەرڕای دەستخۆشیمان پێزانیمان بە کارێکی زۆر جوانی خزمەتکردنی سنووری ئیدارەکەمان و خەڵکی گەرمیان دەزانین شێکی ئەو کۆمەکانە گەشتۆتە لە ڕێی دەستگای خێرخوازی مامەوە سپاسەوە کە لەسەر فەرمانی جەنابی هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ دابینکردنی بەشێک لە وەکو هاوکاریکردنی ئەم نەخۆشخانەیە بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی پزیشکی و کۆمەڵێک پێداویستی خەستەخانەکە کە لە ڕێگەی بەڕێبەرایەتی تەندروستی و لەسەر داوای خۆیان بە تەڵەبی خۆیان شتەکان دابینکراوە لە ڕێی لیژنەی تایبەتمەندەوە شتەکان و پێداویستەکانیان بۆ دابینکراوە ئێمە وەکو خۆمان بەڵێنمان بەم برادرانە داوە تا کۆتایی هاوکاریان نەبین و لە هەر ویزگەیەک لە هەر شوێنێک پێویست بە ئێمە بکە هاوکاریان نەبین و دەستگای خێرخوازی مامیش کە بەسپاسەوە بەشێکی زۆر لەو پێداویستیانەی جێبەجێ کردووە هیوادارین بتوانین لە داهاتووی شاوەی کە پێمانەکرێ بۆ خزمەتکردنی خەڵکی گەرمیان و بۆ گەرمیانیەکان بەڕاستی ئەرکی سەرشانمانە.